ڕێکخراوی تەندروستی جیهانی لە راپۆرتەکانیدا جەخت لەسەرەوە کاتەوە نەخۆشیەکانی دڵ هۆکاری یەکەمی مردنە بە ڕێژەی لە سەداسی. سەرجەم حاڵەتەکانی مردن لە سەر تاسەری جیهاندا بەپێی ئامارەکان لە ساڵی 2013دا قوربانیەکانی نەخۆشی دڵ 7.3 ملیۆن کەسی تێپەڕاندووە. لە هەرێمی کوردستانیش نەخۆشیەکانی دڵ بوونیان هەیە، هەر بۆیە هەوڵەکان بەردەوامە بۆ دانانی ئاستێک بۆ ئەو نەخۆشیە، ئەگەر لە ڕێگای هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بێت یاخود دابینکردنی چارەسەری پێویست بێت. شاری پزیشکی فاروق لە سلێمانی لە ماوەی 8 مانگی ڕابردوودا زیاتر لە 50 نەشتەرگەری قورس و گەورەی بە سەرکەوتووی ئەنجامماوە و ئاستی چارەسەری نەخۆشیەکانی دڵی لە هەرێمی کوردستان گەیاندۆدە ئاستێکی باڵا بە دابینکردنی بەشێکی تایبەت بە نەخۆشیەکانی دڵ و سنگ و مولولەکانی خوێن و هێنانی پسپۆڕی تایبەت بە نەشتەرگەری دڵ. حقيقة نشتغل احنا هنا في لراستيدا ئێمە لە بەشی نەشتەرگەری دڵ و سنگ لە شاری پزیشکی فاروق کار دەکەین. بەشەکەی ئێمە مامەڵە لەگەڵ سەرجەم ئەو حاڵەتانە دەکات کە دڵ و سنگ و مولولەکانی خوێن دەگرێتەوە. ئەو نەخۆشانی دێنە لای ئێمە زۆربیان لەلایەن تیمی نەخۆشیەکانی دڵەوە دیاری دەکرێن و یاخود لەلایەن پزیشکانێکەوە لە دەرەوەی شاری پزیشکی فاروق نێردراون. نەخۆشخانەکانی دیکە زۆرتر حاڵەتە ئالۆزەکان بۆ ئێمە ڕەوانە دەکەن. لەو ماوە کورتەدا لە کاتی پێشوازیکردنی شاری پزیشکی فاروق لەو کەسانەی پێویستیان بە چاودێری و چارەسەری پزیشکی هەیە نەشتەرگەری زۆرمان ئەنجام داوە کە زۆر گەورە و قورسن. بۆ نمونە نەشتەرگەری دووبارە چانەوەی خوێن بەرە تاجەکان کە بۆ ئەو گەنجە ئەنجاممان داوە کە ئێجگار نەشتەرگەریشی قورس بوو. پزیشکانی دیکە نەیان دەتوانی ئەنجامی بدەن. ئێمە بۆ یەکەم جار ئەنجامماندا و ئێستا لە چاودێری ورد تەندروستی زۆر باش و جێگیرە لەگەڵ ئەوەی دڵی زۆر لاواز بوو. عمليات تمتاز بصعوبتها. وبالإضافة إلى المريض الثاني حاڵەتێکی دیکە کە لەم هەفتەیەدا نەشتەرگەریمان بۆ ئەنجام داوە لە ڕاستیدا سەردانی زۆر شوێنی کردووە بۆ چارەسەر. بەوەی لە خێزانەکەی تێگەیشتوم پەیوەندیان بە دەرەوەی وڵاتیشەوە کردووە، بەڵام بەهۆی ئەوەی بەدەست پەکەوتنی گورچیلەکان و پەکەوتنی غودەی دەرەقیەوە دەیناڵان نەتوانراوە چارەسەر بۆ بکرێت. ئێمە ئەمڕۆ نەشتەرگەریمان بۆ کردو لە ئێستادا تەندروستی باش و جێگیرە. ئەوەی دەمەوێت لێرە بیڵێم ئەوەیە لە شاری پزیشکی فاروق بە تەواوی پشتیوانی لە بەشی دڵ و سنگ دەکرێت، هەروەها لەو تیمەی کە لەم بەشە گرنگەدا کار دەکەن. أقول دائما للكل على الFMC بصورة عامة سبق وأن ذكرت أما يكون جاي عن طريق أخصائي القلب. وەکو ئاماژەم پێکرد نەخۆش کە لەلایەن پسپۆڕێکەوە سەردانمان دەکات لەلایەن خۆمەوە دەبینێت ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بێت حاڵەتەکە بە وردی تاوتوێ دەکەین تا ئەو کاتەی دەگەینە ئەو بڕیارەی کە نەشتەرگەری ئەنجامەکانی بۆ نەخۆشەکە بە سووترە، واتە لێرە بڕیارەکە بە شێوەی کۆمەڵ دەدرێت. دوای بڕیاردان لە نەشتەرگەری سەرجەم ئەندامانی تیمەکە کە بریتین لە پزیشکی هۆشبەر و یاریدەدەرەکانی پزیشکی یاریدەدەری من لە نەشتەرگەریەکە و ئەو کەسانی کاری هونەری دەکەن لە هۆڵی نەشتەرگەری و ئەوانەی لەسەر دڵ و سی دەستکرد کار دەکەن هەوڵی هەموو ئەمانە بە کۆکراوەی ئەنجامێکی باش دەدات بەدەستەوە. التقنيين بصالة العمليات الناس اللي يشتغلون على القلب والرئة الصناعية. لە هەفتەی ڕابردوودا لە بەشی نەخۆشیەکانی دڵ و سنگ و مولولەکانی خوێندا دوو نەشتەرگەری دڵی زۆر گەورە و قورس ئەنجام دران. حقيقة هذا الشاب اجى للمستشفى. ئەم گەنجە هاتووە بۆ نەخۆشخانە بەدەست تەنگە نەفەسیەوە دەیناڵاند لەبەر ئەوەی لاوازی دڵی هەبوو کە نەخۆشیەکی بۆ ماوەیە دەبێتە هۆی گەورەبوونی ماسوولکەی دڵ کە دوجار دەبێتە هۆی گیرانی ئەو ڕێڕەوەی خوێن دەگەێنێت بە بەشەکانی دیکەی جەستە. لەم نەشتەرگەریەدا پێویستە بەشێکی دیواری دڵ لا ببرێت بۆ ئەوەی بوار بە جوڵەی دڵ بدرێت. نەشتەرگەریشی مەترسیدارە، پێویستی بە کەسانێکی شارەزا هەیە بۆ ئەنجامدانی.
تیمەکەی ئێمە لە شاری پزیشکی فاروق سەرجەمیان خاوەنی توانای باشن، کارەکانی خۆیان باش دەزانن و بەڕێوەی دەبن. ئەو نەشتەرگەریەمان ئەنجامدا و بەشێکی زۆرمان لە دیواری دڵلا برد بۆ ئەوەی خوێن لە ڕێڕەوەکەدا بە ئاسانی هات و چۆ بکات. لە بەشی یەکەمی نەشتەرگەریەکەدا پەستانی خوێنی نەخۆش بەرز بوو، ناچار بوون لە هەمان نەشتەرگەریدا بەشی دیکەی ببڕین. بەپێی ئەنجامەکان و ئەو پشکنینانەی ئەنجامماندا بە ئامێری ئیکۆ و بە بەکارێنانی پشکنینی نازۆر کە زۆر شێوازێکی پێشکەوتووە، دڵنیا بووین لەوەی گەڕاوەتەوە ئاستی ئاسایی. پاشان نەخۆشەکە ڕەوانەی بەشی چاودێری ورد کرا. لە دوای 4 کاتژمێر کە دڵنیا بووین دۆخی جێگیرە و نەخۆشەکە هەڵساو لەگەڵ کەسوکاریدا قسەی کرد. ئێمە هەوڵی ئەوە دەدەین دوای 2 ڕۆژ لە نەشتەرگەری نەخۆشەکانمان بەپێی خۆیان بڕۆن و بۆ ئەم مەبەستەش چارەسەرکاری سروشتی هاوکاریان دەکات. نەخۆشەکە دڵخۆشە بە ئەنجامی نەشتەرگەریەکەی، ئێمەش دڵخۆشین لەو کێشەیە ڕزگارمان کرد. الضغط لا زال عالي فاضطرينا أنه نرجع مرت اللخ خلال نفس العملية. ئەمڕۆ نەشتەرگەریشی دڵمان ئەنجامدا کە لە ڕاستیدا زۆربەی ناوچەکانی عێراق گەڕابوو، هیچ پزیشکێک ئامادە نەبوو کە و نەشتەرگەری بۆ بکات لەگە بەرەوە یەکێکە لە حاڵەتە قورسەکان و خۆشی کۆمەڵێک نەخۆشی لەگەڵا لەوانە کۆنتترۆڵی غودەی دەرەقی بۆ نەکراوە نەخۆش بووە، هەروە عەجزی گورچیلەی هەبووە کە ئەمەش واکە نەشتەرگەرەکەی زۆر قورس بێت و بە ئاسانی ئەنجام نەدرا. بۆیە زۆر لە پزیشکە نەشتەرگەرەکان لە عێراقا بۆیان نەکردووە ئامادە نەبوون کەەوە نەشتەرگەری بۆ بکەن. کاتێک کە سەردانی ئێمە کرد لە پاشەوەی کە بڕیارمانە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بین، ئەمڕۆ بۆمان کرد و ئێستا هاتووەتە بەشی چاودێری ورد و بە سەرکەوتوی نەشتەرگەرەکەی بۆ کراوە. لە کاتژمێرە 8 بەیانی دەستمان کرد بە نەشتەرگەرەکە، نزیکی 3 عەسر هاتینە دەرەوە. نەشتەرگەرەکە بریتی بوو لە چاندنی دەمار بۆ دڵ. دەمارمان لە قاچی نەخۆشەکە وەرگرت، اینجا لە ژێر فەنجی خۆی دەماریشیەوە ئێشمان بۆ دانا، 3 دەمارمان بۆ دانا و توانیمان کە شتێکی وای بۆ بکەین کە زۆر سوود لە نەشتەرگەرەکەی بێنێت و دڵی بگەڕێتەوە بۆ حاڵەتی یاسایی خۆی. المريض اللي بالنسبة حاليا موجود بالعناية المركزة ئەو نەخۆشەی ئێستا لە چاودێری وردایە پیاوێکی تەمەن 65 ساڵانە، لە تەمەنی لاوەتیەوە پەککەوتنی گورچیلەی هەبووە، دەرمان و چارەسەری زۆری گورچیلەی وەرگرتووە، هەروەها پەککەوتنی غودەی دەرەقی هەیە و بۆ ئەوەش دەرمانی تایبەت وەردەگرێت. ئەم جۆرە کەسانە زۆر جار تووشی گرفتی گەورەی تەندروستی دەبن. زۆرێک لە نەخۆشخانەکان خۆیان لە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ ئەو نەخۆشانە بەدوور دەگرن، چونکە ئەگەری ئەوە هەیە تووشی خوێنبەربوونی تونند و بێتوانایی ماسوولکەی دڵ ببن لە دوای نەشتەرگەری. هەروەها پێویستە زۆر بەوردی چاودێری بکرێت. نەخۆشەکە پێویستی بە چاندنی 3 خوێنبەر هەبوو لەبەر ئەوەی ئێمە دڵنیا بوون لە توانای ئەو تیمەی کارمان لەگەڵدا دەکات لە شاری پزیشکی فاروق، دڵنیا بووین لەوەی دەتوانین چارەسەری پەککەوتنی گورچیلێ بکەین. هەروەها پزیشکی پسپۆرمانەیە کە دەتوانێت لەگەڵ خاوبوونەوەی غودەی دەرەقیدا مامەڵە بکە، لەبەر ئەوەی سەرجەم ئەو پسپۆڕیانە لە شاری پزیشکی فاروق بوونیان هەیە. بۆیە بینیمان کە باشترە ئێمە ئەو نەشتەرگەریە ئەنجام بدەین. لەگەڵ کەسوکاری و کوڕەکەی کە لە بواری پزیشکیدا کار دەکات، نەشتەرگەریەکەمان تاو توێ کرد. ئەو زۆر دڵخۆش بوو کە ئەو هەموو توانایە لەبەردەستدایە. نەشتەرگەریەکەمان کرد، 3 خوێنبەری تاجیمان بۆ چاند. ئێستا لە بەشی چاودێری وردایە، سەرجەم ئەنجامەکان دەری دەخەن کە دۆخی نەخۆشەکە جێگیرە. يقول بأنه الحالة مستقرة وإن شاء الله تبقى مستقرة. ئەو نەخۆشە ئەوەش لە وڵاتی هیندستان نەشتەرگەری دڵی ئەنجامدا بوو، چاندنی دەمار بوو ئەویش، بەڵام دوای 40 ڕۆژ لە ئەنجامدانی نەشتەرگەرەکە دەمارەکانی کە لێ بۆی چەندرا بوو هەمووی گیرا بوو. لەبەرەوە پێویستەکرد کە جارێکتر فەنگی بکرێتەوە نەشتەرگەری بۆ بکرێت. ئەویشێکە بوو لە حاڵەتە هەرە قورسەکان بەڕاستی، ینی کە وابزانمە یەکەم جارە لە عێراق قاشتی وا بکرێ. هێنامان لێرە بینیمان لە دوای چێکردن و برایارمانە کە نەشتەرگەرەکەی بۆ بکەین، ئەوش دیسانەوە 3 دەماریکەمان بۆ چاند و توانی بگەڕێتەوە باری ئاسایی خۆی و هیچ کێشەیەکی نەبێت. کارەکانی ئەو تیمە بە کۆتایی هاتنی نەشتەرگەریەکە کۆتایی نایەت. حتى هي الموضوع لا ينتهي بانتهاء العملية. کارەکەمان بە کۆتایی هاتنی نەشتەرگەریەکە کۆتایی نایەت، بەڵکو نەخۆش دوای نەشتەرگەری ڕەوانەی بەشی چاودێری وردەکرێت و
ئەوەی ئێستا بەدی دەکەن کەسانێک وەکو شانەی هەنگ دێن و دەچن و بایەق بە نەخۆشەکە دەدەن. پزیشک و پەرستارەکان بەردەوام لەگەڵ نەخۆشدا دەمێننەوە تا ئەو کاتی دڵنیا دەبنەوە باشترین خزمەت و ئەنجامی پێشکەش دەکەن. لە ڕاستیدا ئێمە لە بەردەم نەخۆش دەردەکەوین، بەڵام لە پشتی ئێمەوە سوپایشی تەواو لە کارمەند هەیە کە هاوکاریمان دەکەن. دەتوانم بڵێم من کەسێکی بەختەوەرم کە لە نەخۆشخانەیەکی لەو ئاستەدا کار دەکەم. ئاستی بەرز لە بینادا نا، بەڵکو ئاستی بەرزی ئەو کەسانەی کاری تێدا دەکەن. ئەمە ژوا دەکات دڵخۆش بیت کە بەشێکی لەو تیمە. الناس اللي تجيب لنا الأجهزة، الناس اللي تدعمنا إداريا. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ چارەسەر ڕۆکەنە دەرەوەی وڵات. ئەمەش تێچوونێکی زۆر و ئەرک و ماندووبوونێکی زۆری ئەوێت و کاریگەری لەسەر نەخۆش و خێزانەکەی دانێت. واللي أنا حقيقة همينة يعني مرات أفكر بيه بعمق ليش إحنا مرضانا. ئەوەی بەلای منەوە جێگەی سەرسوورمانە ئەوەیە کە بۆچی نەخۆشەکانمان سەردانی دەرەوەی وڵات دەکەن بۆ مەبەستی چارەسەری پزیشکی. لە کاتێکدا نەخۆشخانەیەک لێرە هەیە بەو ئاستە بەرزە و بەو خزمەتگوزاریە گەورە و بێوێنەیە. گەر لە ڕووی کارمەندانەوە لێ بڕوانین دەبینین کەسانێکمان هەن لە ناسنامەی جۆراوجۆر جگە لە کادری ناوخۆیی. لە ڕووی پزیشکیەوە لە سەرجەم پسپۆڕەکاندا پزیشکەیە. من بەردەوام تووشی سەرسوورمان دەبم لە چوونی نەخۆش بۆ دەرەوەی وڵات کە خزمەتێکی لەم جۆرە لێرە هەبێت. هیوادارم هۆشیاری نەخۆشەکان بگاتە ئاستێک کە بیل لە چوونە دەرەوە نەکەن بۆ چارەسەر. هەروەها ڕۆڵی ئێمەش لێرەدا ئەوەیە خزمەتی باشیان پێشکەش بکەین کاتێک لە نەخۆشخانە سەردانمان دەکەن. أبقى أتعجب أنه ليش دا تروح لهناك إذا أكو هيجي خدمة هنا. ئەوانی کە ئەچنە دەرەوەی وڵات ئەو نەشتەرگەرانە ئەنجامیان پیانەڵم لێرە لە FMC لە شاری پزیشکی فاروق بە هەمان شێوە لەوانەیە باشتریش ئەنجام بدرێت. یعنی پێویست ناکات کە بچنە دەرەوە کە کۆستێکی بڵین پارێکی زیاتری تێ ئەچێت و لەوانەیە بارگرانێکیش بێ بۆ نەخۆشەکە. لێرە لە شارەکەی خۆت لای خەڵکی خۆ دەتوانی باسانی ئەنجامی بدەیت و بە هەمان کواڵەتی و لەوانەیە باشتریش. پسپۆڕانی بەشی نەخۆشیەکانی دڵ و سنگ و مولولەکانی خوێن لە شاری پزیشکی فاروق ئاماژە بەواکەن سەرجەم شێوازەکانی نەشتەرگەری لە بەشەکان ئەنجام ئەیەن و لە داهاتوویەکی نزیکدا ئاستی چارەسەرەکان ئەبەنە سەروی پێشبینیەکان. لە شاری پزیشکی فاروق سەرجەم ستاف و ئەو پزیشکانی کە لێرە ئیشەکەن هەمووی بە توانایەکی زانستی زۆر بەرزەوە. دکتۆری دەرەوە ئینتەرناشناڵ و دکتۆری خۆماڵیشی تایە. هەروەها ئەو ئەجهیزە و ماوەدانەی کە لێرە بەکارهێنرێ هەمووی بڵین تازەترین شتە. یعنی هەمووی ئەوەیە کە لە وڵاتانی دەرەوە و لە باشترین شوێنەکانی دنیاە بەکارهێنرێ. راح يكون تبديل الأحذية للأحذية المعقمة. دخلنا هسه المنطقة المعقمة. حقيقة مدينة فاروق الطبية جراحة القلب تأخذ جزء كبير. نەشتەرگەری دڵ بەشێکی زۆر لە شاری پزیشکی فاروق پێک دێنێت. ئێمە دەتوانین سەرجەم نەشتەرگەریەکان ئەنجام بدەین بەبێ جیاوازی. هیچ ڕێگریەک نییە نەخۆشخانەکە ئامادەیە سەرجەم حاڵەتەکان چارەسەر بکات. بەڵگەش ئەو 50 نەشتەرگەریەیە کە ئەنجاممان داون. گەورەترین و قورسترین جۆرەکانی نەشتەرگەریمان کردووە. ئێمە تەنها مامەڵە لەگەڵ دڵدا ناکەین، بەڵکو نەشتەرگەری بۆ سنگ و خوێنبەرەکان دەکەین. بەوەی کە ئێستا بەنیازین کاری لەسەر بکەین و بەم نزیکانە پشت بەخوا ئەنجامی دەدەین، نەشتەرگەری دڵە بە کونی بچووکی نازۆر. ئامێری پێشکەوتو دابین کراوە بەم نزیکانە کاری پێدەکەین. گەر پرسیار دەکەن ئێمە لە چه ئاستێکداین، من دەڵێم ئێمە لە ئاستی هەر نەخۆشخانەیەکی پێشکەوتوی جیانین لە نەشتەرگەری دڵدا. هەروەها ئەنجامەکانمان هاوشێوەی ژمارە جیانەکانە. بەبێ دوو دڵیش لە ماوەی 6 مانگ تا ساڵێکی دیکە پێشکەوتنی زیاتر بەدەستدەهێنین و خوازیاری نوێگەری دیکە بکەین. إجنا حتى همنا مساوية لكل الأرقام العالمية.
هۆڵەکانی نەشتەرگەری لە شاری پزیشکی فاروق لە ئاستێکی باڵادایە و هاوشێوەی هۆڵەکانی نەشتەرگەری نەخۆشخانە پێشکەوتەکانی جیهانە. أنا خالد محمود صبري ماجستير تمريض جامعة بغداد، أشتغل على ماكينة القلب والرئة الصناعية، اختصاصي ماكينة القلب والرئة الصناعية. ئەمە هۆڵی نەشتەرگەری کراوەی دڵە کە لە سەیەکەی سەرەکی پێگاتوە هەروەکەی بینن، یەکەی نەشتەرگەری و هەروەها یەکەی هۆشبەری و هەروەها یەکەی ئامێری دڵ و سی دەست ڕۆشنایی و هەروەها پلەی گەرمی و هەروەها شێو کامێرای ناوخۆ لە ڕێگای کۆمپیوتەرەوە کۆنتترۆڵەکەین بە بۆردێکی سەرەکی هەروکوی بینن. ئەمریکا لە بەرچاوتانایە کە لە هەموو هۆڵێکی نەشتەرگەریە هەیە، هەروکو کە پێماوەتە ڕۆشنایی و پلەی گەرمی و شێو کامێرەکان هەمووی لێرەوە کۆنتترۆڵەکرێت. یاکەی نەشتەرگەری وەکوی بینن کە لەویایە هەیە. دوای ئەوەی کە نەشتەرگەریەکەمان تاو کرد، باری تەندروستی نەخۆشەکە زۆر باشە لە ئێستاە، هەروەها لە ژێر چاودێری وردو لە ماوەی 24 کاتژمێردا بۆ نۆهۆمی سێم ئەگوازرێتەوە و هەروەها ئەوەش ئامێری لە هۆشبردنە کە لە نەشتەرگەریەکانە بەکارێنین. ئەمەی کە بینن تەکنیکی ڕۆشناییە کە لە هۆڵەکانی نەشتەرگەری بەکارێنرێت کە تیشکە خاتە سەر ئەو شوێنەی کە ئەمانەوەی کاری لەسەر بکەین کە بریتە لە کۆڵەکەی سنگ و ئەو قاچەی نەخۆشکە خوێنهێنەری لێوەرەگرین کە ئەمەش ڕۆشنایەکی گەورەمان بۆ دابینەکات بێ ئەوەی کە بە هیچ شێوەیە زیان بە چاویان ئەو ناوچەی لەش بگێنێت کە کاری نەشتەرگەریەکەی لەسەرەکەین بە هیچ شێوەیەک زانی پێناکە. هەروەها ئەمەش ئامێری دڵ و سی دەستکردە کە لە کاتی نەشتەرگەری و وەستانی دڵ و سیەکانی نەخۆش بەکارێنرێت. لەو ڕێگایەوە ئەتوانین ئۆکسجینی پێویست بە نەخۆش بگەێنین لەگەڵ پارێزگاریکردن لە بنەڕەتیەکانی بە زیندومانەوەی نەخۆش لە کاتی وەستانی دڵە. لە ڕێگای ئەم ئامێرەوە ئەتوانین ژیانی نەخۆشەکەمان بپارێزین بێ ئەوەی کە هیچ مەترسێک لەسەر ژیانی دروست بێت. ئەم ئامێرە لە دوو بەش سەرەکی پێکاتوە، ئامێری دڵ و سی دەستکرد لەگەڵ گۆڕانی پلەی گەرمای نەخۆش کە ئێمە بۆ کەمکردنەوەی پلەی گەرمای نەخۆش سوودی لێ دەبینین بۆ ئەوەی هاوکاریمان بکات لە پاراستنی مێشکی نەخۆش و هەروەها چالاکە زیندوەکانی دیکەی مرۆڤ، هەروەها یارمەتی بەشەکانی تریا کە بە زیینوی مێنێتەوە. ئەمە پێک هاتووە لە پمپی سەرەکی کە شوێنی دڵی نەخۆش دەگرێتەوە لەگەڵ پمپی دووەم و سێم کە بۆ پاکردنەوەی خوێن لە ناولەشە بەکاردێنرێت و هەروەها دووبارە چارەسەر دەکرێتەوە بۆ ئەوەی جارێکی دیکە بدرێتەوە بە نەخۆش لەگەڵەوە پمپانەی دیکە بەکارێنرێت بۆ ڕاگررتنی ماسوولکەکانی دڵ لە کاتی ماوەی نەشتەرگەریەکە کە 2 تا 3 کاتژمێر ئەخانێت بە دڵنیاییەوە. ئەمە هەموو ئەو شتانەیە کە یارمەتیمانەیە لە کاتی نەشتەرگەریەکەیە کە نەخۆشەکە لە ژیانە بمێنێتەوە و کێشەی نەبێ. نەشتەرگەریەکانی دڵ کە لەم هۆڵانەدا ئەنجامی ئەین بەم ئەمێرانی کە لەبەردەستی ئێمە هەیە بریتی لە نەشتەرگەریەکانی تایبەت بە کەسانی گەورە وەکو چاندنی خوێنبەرەکان و هەروەها گۆڕینی سەڵامەکان لەگەڵ ئەنجامدانی نەشتەرگەری دڵ بۆ مناڵان کە بەرنامەماندا ڕشتووە بۆ ئەوەی کە لە مۆدایەکی کورتە لێرە ئەنجامی بین بە سەرکەوتوانە بۆ مناڵان. ئەم نەشتەرگەریانە بە وەستاندنی دڵی نەخۆشەکە ئەنجامەدرێت بە شێوەیە کە لە هەر نەشتەرگەریەکە پێویستە دڵی نەخۆشەکە تەواوەتی لە جوڵە بوەست بۆ تاواکردنی قۆناغەکانی نەشتەرگەری. سوود لە ئامێری دڵ و سی دەستکرد دەبینین. ئەمەش دەرفەتێکەیە بە پسپۆری نەشتەرگەریەکە بۆی کە کارەکانیان لەسەر دڵ دوور لە ژاوەژاو بە توانایەکی تاو ئەنجام بات و بەسەرکەوتوی کۆتایی پێبێنێت بێەوەی کە هیچ مەترسیەک لەسەر ژیانی نەخۆشەکە دروست بێت. ئەمەش شێوازی کارکردنەکانمانە لێرە. هۆڵەکانی نەشتەرگەری لە شاری پزیشکی فاروق بە تەواوەتی دابراون یاخود با بڵین جاکرانەوە لە ژنگەی دەرەوە بە شێوەیە کە ڕێگەنایەت بە هاتنە ناوەی هەوا لە دەرەوە بۆ ناو بیناکەمان. ئەمەش هۆکارێکە بۆ ئاستی پیسبوونی ژوورەکان لە نەشتەرگەری. هەروەکوە بینن دەرگاکان لە ئاستێکی پەستانی دیاریکراوە دەکرێنەوە بەم شێوەیە ڕۆینە ناوە. هەروەها کە بینین ئەمە ڕێڕەوی سەرەکیە بۆ هۆڵەکان. هۆڵەکانی نەشتەرگەری بەم شێوەیەن 6 هۆڵی نەشتەرگەریمان هەیە. هەروەها لە کۆتایی ئەم 6 هۆڵەیە کۆگایەکی گەورەمان هەیە کە ئێمە بەکارێنین بۆ پاراستنی کەلوپەلەکانمان. 1 2 3 4 5 6 هۆڵی تایبەتمان هەیە بە نەشتەرگەری کراوەی دڵ کە بە دوو شێوە پاکژەکرێتەوانە بە هەفتان و هەروەها دوای هەر نەشتەرگەریەکیش. أسبوعي وبعد العمليات بحيث بين كل عملية وعملية راح يكون عندنا تعقيم، وعندنا التعقيم الشامل كامل العمليات كلها يكون خلال فترة 7 أيام، كل 7 أيام.
وەک پسپۆڕانی شاری پزیشکی فاروق ئاماژەیان پێکرد چیتر هاوڵاتیان ناچار نین بۆ چارەسەری نەخۆشی بە تایبەت نەخۆشیەکانی دڵ و نەشتەرگەری دڵ ڕووبکەنە دەرەوەی وڵات بەڵکو سەرجەم چارەسەرەکان لە سلێمانی و بە کوالیتی بەرز بە دروشمی خزمەتکردنی زۆر باشی نەخۆش ئەنجام دەدرێت.